کۆبوونەوەی پێکێنانی حکوومەت کۆبوونەوەکان بەردەوامە یەکێتی و پارتی لە یەکتری دانە بڕاون بەردەوام لە کۆبوونەوەن چەند کۆبوونەوەیەکیان کردووە وە کۆبوونەوەی کەش دەکەن بەڵام طبعا تۆ دەتەوێت حکوومەتێکی بەپەلە دروستکەی خەڵک هەرگلەیی هەبێ یەکێتی لە هەڵبژاردن وعدی بە خەڵکدا کە دەبێ شێوازی حکومڕانی بگۆڕێ ئەمە ئەوەیە ئێستا یەکێتی بەو کورسیانەی کە هەیەی دانووسان دەکات لەگەڵ پارتی و داواکاری هەیە لە پێکێنانی حکوومەت کە دەبێت حکوومەت بەم شێوەیە بێ کە دەبێ مدیر عام ئەمە دەسەڵاتی بێ قایمقام ئەوە دەسەڵاتی بێ محافیز ئەوە دەسەڵاتی بێ ئەمە شتێکی طبیعیە کە یەکێتی و پارتی مثلا لە دانووسان بن لەسەر پێکێنانی حکوومەت یەکێتی و پارتی دۆ حیزبن کە بۆچوونەکانیان جیاوازە ئێمە پێمان وایە کە دەبێت کێشەکان بەو شێوەیە چارەسەر بکرێت لە ساڵی 2005ەوە کە لەسەر پێشنیار و لەسەر جوودی جەنابی مام جەلال بەڕەحمەت بێ کە دەستوری دامەزران لە ساڵی 2005 بۆ چی بوو ئەم دەستورە بۆ ئەوە بوو کە حکوومەتی عێراقی و هەرێمە فیدرالیەکان هەرێمی کوردستان سنوورێک هەبێ لە بینیاندا بە یاسا و بە دەستور کێشەکان و داواکاری خەڵکی هەرێمی کوردستان پێشکەش بکرێت وە لە دوای ئەوە یەکێتی هەمیشە لەگەڵ ئەوە بووە کە ئێمە دەبێت لەگەڵ عێراق ڕێک بین بۆ لەگەڵ عێراق ڕێک بین بۆ ئەوەی داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکرێت.